بەڵە خۆشەویستان جام ئایپادی بەدەستمانەوە ئەو مۆبایلانەی کە هەمانە هەموو ئەم بابەتانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ بەکارهێنین تەنها داڵغەمە لە ئەوەیە کوالیتیەکەی باشە و پاترێکی بەرگە باش بگرێت و ماوەیەکی زۆر بمێنێتەوە، بەڵام کاتێکیش کە بەسەر ئەچێت یان بەکار نامێنێت فڕێین لەکوێ هەیە لە ماڵەکانی خۆمان هەڵێگرێ هەیە کە ئیتر ئەشکێ لە دەسی فڕایەتە ژینگەوە کە ئەمە یەکێکە لە مەترسی هەرێک گەورەکان بۆ ژینگە، چونکە خۆشبەختانە هەندێک کۆمپانیا بیریان لەوە کردوتەوە لە سەدا چەندی ئەم مۆبایلانە ئەم ئایپادانە لە خاکە لەواچە شی بێتەوە، بەڵام هەندێک مادەی تیا بە هیچ جۆرێک شی نابێتەوە و ڕیسایکل بکرێت باشترەوە باوەتە جارێکتر بەکار بێنێتەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕیسایکلکردنی مۆبایل و ئەو کەرەستە ئەلکترۆنیانەیە یان ئامێرە تەکنۆلۆژیەکانە بەگشتی بزانین چەند لەوانە لە هەرێمی کوردستان ئەچنەوە ڕیسایکلکردن، ئەنی دووبارە بەکاردێنەوە شی دەکرێنەوە بەکاردێنەوە نەک فڕێ بدرێن. ئێمە قسەمان لەسەر فڕێدانی وەدانی کەس فڕێ نەیە ئەم بابەتانی کە هەیە مەترسیەکانی ئەم پاشماوە ئەلکترۆنیانە چین لەسەر ژینگە بە دیاریکراوی کات و ساتیان هەیە بۆ ئەوەی کە شی بنەوە یان نا لە هەرێمی کوردستان کاتێک ڕیسایکل دەکرێنەوە بە چی واتە چ شتێکی تریان لێ دروست دەکرێتەوە. کاکتوانە جەعفەر کە بەڕێزان ئەندازیارن سپۆرن لە بواری چارەسەکاری ژینگەیش لە ستودیۆ ڕۆژێکی نوێ ئەمڕۆمیانە باسییان بابەتەمان بۆ کاکتوانە بەخێر ببیبانی پاشماوەی ئەلکترۆنیش لەگەڵ خۆتا هێناوە ئەمانە لای ئێمە زۆر کەس فڕێەیە، بەڵام پێمە بەئیسە کارگە هەیە هی خۆمان ناوزان هی خۆمانە هاوڕێیان هەڵی خۆمانە باشە کاکتوانە ئەو لای ئێمە یەک دنیا بابەتی ئەمەمان بۆ گەر ڕخنەیەکیش بێ لە خۆشمانی بگرینی تر لەم ڕۆوە ئەم کەرەسانە بزانین چۆن مامەڵیان لەگەڵاکەین. هەر بەگشتی ڕۆژی جیهانی ڕیسایکلینی مۆبایل یان ئەم کەرەستە تەکنۆلۆژیانە بۆچی دانراوە چەند مەترسین لەسەر ژینگە؟ تاوان پێشەوە دەستان خۆش بێ تەورێکی زۆر گرنگە بەڕاستێکی ئەو بە تایبەتیش لەم ڕۆژەیە بابەتی پاشماوە و با بڵین خاشاشی ئەلکترۆنی و کارەبایی بابەتێک کە توانی بڵین لە دوای ساڵی 2002 هەڵکشانێکی زۆر گەورەی بەخۆیەوە بینیوە، یان یەکرێ بە هەندێک داتا ئێستا بە جەنابتانی بڵێم و ببینەران کە هەڵکشانەکەی مەترسیدارە وەکو ئەو کەلوپەرانش کە ئێستا لە بەردەممانە بەڕاستەکە ئێستا من هەر لەم ستۆدیۆ ئەتوانم بڵێم دەیان ئەتوانم لەوانەیە بڵێم سەدانیش بەخۆ کە هەمویان ئەچنە با بڵێن وەکو پۆلێن ئەچنە خانەی بابەتی ئەلکترۆنی و کارەباییەوە. تاوان دیارە پێش هەموو شتێ بێ پێناسی بکەین. پاشماوەی کارەبایی ئێمە هەروە ناوێهێنین، بەڵام ئەلکترۆنی و کارەبایی و ئامێرەکان هەمووی لەژێر ئەو خانەیە یاخود لەناو ئەو خانەیان کە پاشان لە کۆتاییە ئەبنە خاشاشی ئەلکترۆنی و کارەبایی. تاوان دیارە وەکو هەموو شتێکی تر تەنانەت بە خۆشمانەوە وەکو بوونەوەر زۆرێک لە ئامرازەکانیش لە ئامێرەکانیش سایکڵی ژیانیان هەیە با بڵێن. طبعاً زانینی سایکڵی ژیان یاخود دراسەکردنی سایکڵی ژیان بۆ هەموو شتێک تەنانەت بە خۆشمانەوە تەوەرەی پێشوو لەسەر بابەتی تەندروستی بۆ ڕاستێکی مرۆڤ لە دێر زەمانەوە وەخت تێتوانیوێتی بیر لە تەندروستی بکاتەوانێت کاتێ توانیوێتی لە وردەکاریەکانی سایکڵی ژیانی مرۆڤێک تێبگات. بۆیە زۆر گرنگە کە تێگەشتین لە سایکڵی یاخود لە خولی ژیانی ئەم ئامێر و ئامرازانە ئەتوانین پێی بەوەش بەرین کە چۆن چارەسەری بکەین. اینجا گەر وەکو بە ژمارە باسی بکەین طبعاً لە ساڵانی تقریباً نەوەتەکانەوە کۆمەڵگەیەک دروست بوون لە وڵاتانی ئەوروپا کە تایبەتە بە بابەتە ئەلکترۆنیەکان ئاماری ئەوان لە ساڵی 2010 خەمرنراوە کە پاشماوە ئەلکترۆنی و کارەباییەکان 50.8 ملیۆن تۆن بوو. باشە ئەم ژمارەیە لە ساڵی 2019 وەکوتمانەمە باسی ساڵی 2010 کەین لە ساڵی 2019 بۆتە 58.3 ملیۆن تۆن. باشە لە ساڵی 2022 بۆتە 62.1 ملیۆن تۆن. لە ساڵی 2005 ئەمە دو ئامارە
2025 بەڵێ ئەمە دو ئامارە بۆتە 65.3 ملیۆن تەن واتە توانین بڵێین لەو کاتەوە تاوەکو ئێستا سێهێندە زیای کردووە ئەگەر بێت و بەراورد بکەین لە نێوان زیابوونی ساڵەکان لەگەڵ زیابوونی ئەم بڕە سێهێندە زیای کردووە باشە دیارە ئەمە لە وڵاتانی پێشکەوتوو زیاتر کار لەسەر چارەسەرکردن و با بڵێن خۆ ئامادەکردن بۆ چارەسەرکردنی یاخود ئیدارەدانی ئەکرێ لە وڵاتانی پێشکەوتوو بە پێ و داتایانەی کە بەردەستە تەنها کەمتر لە 125 چارەسەری بۆ کراوە و ریسایکل کراوە هۆگەر بێت و بەراوردی بکەین بە وڵاتانی وەکو خۆمان تەمان دیاراڵین وڵاتانی وەکو خۆمان بەسمان لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە چکە بەداخەوە یەکێ لە کێشەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست بەگشتی نەبوونی داتایە یاخود لە سەرەتاوە ڕیکۆرد نەکردنی داتایە ئێمە داتا کە ڕیکۆردمان نەکرد ناتوانین پاشان کاری لەسەر بکەین بۆی توێژینەوەی لەسەر بکەین بۆی کە تەحالیل و ئەنالیسیزی لەسەر بکەین بەهەرحاڵ بە پێی ئەو داتایانەی کە بەردەستە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست وەکوتمان لە وڵاتانی پێشکەوتوو تقریبان 125 کاری ڕیسایکلینی و چارەسەرکردن و یاخود با بڵێن فرێدانێکی ئەندازیاری بۆ کراوە لە وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاست کەمترە لە 115 واتە جیاوازیەکەیان زۆر زیاترە لە 145 ئەتوانی بڵێ نیوەی جیاوازیەکە زۆر زۆرە دیارە خۆڵ و ئەم با بڵێن پاشماوە ئەلکترۆنی و کارەباییانە ئەگەر بینە سەر مەترسیەکانی هەم بۆ خاکە هەم بۆ ئاوی ژێرزەویە هەم بۆ بەرگە هەواش باشە اینجا ئەم مەترسیانە چۆن کەم بکەینەوە بۆ نمونە زۆری نەمان ئەم مۆبایلە کۆنانی کە پێمانە لە ماڵەوەدایەنین و هیچ شوێنێک نییە لای خۆمان کە بتوانین ڕسایکلی کاتەوە ئەم مۆبایلانە بە تایبەت بۆ قسە لەسەر مۆبایلەکەم چونکە ئەم بابەتە زۆر ڕۆیانە لای خۆمان کاکتوانە بە تایبەتی لای خۆمان چۆن دوجار سوود لە پارچە جیاجیەکانی مۆبایل وەرەگیرێتەوە لە بواری ڕسایکلینە بۆ ئەوەی ئەو زیانانی کە بەڕێزت باسی لێوە کردت بەرژین گەشت ئەکەوێت ئەو زیانانە کەم بکرێتەوە طبعاً بۆیە من پێشێکی ئاماژەم بە سوڕی ژیانیە ئێمە بێلێوە دەست پێ بکەین ئەکرێ تەمان وەکوتمان زیانی هەیە بەڵام شتی باشی شتیایە ئەگەر کاری ڕیسایکلینی بۆ بکەین شتی زۆر باشتیایە یعنی بۆ نمونە تەمان ئەو کانزایانەی کە بەکارێنرێ لە ئامێرە ئەلکترۆنیەکانە بەگشتی مسی تایە زیوی تایە ئاڵتوونی تایە با بڵێن پلاتینیۆمی تایە پاڵادیۆمی تایە پاڵادیۆم کە لە زۆر بواری پزیشکیە بەکارێنرێت و لە بواری پیشەسازیشە بەکارێنێت کە بە کانزا بە نرخەکان دانرێ کە لە با بڵێن لە خشتەی خولیا لە خێزانی پلاتینیۆمە با بڵێن بەڵێ ئەمە تایبەت ئاجیاکرێت ئەمانە پرۆسی تایبەتی هەیە بڵێ بۆ جیاکردنەوە لێرە ناکرێوانە لێرە تا ئێستا ناکرێنە خێر بەداخەوە چ جۆرە مادەیەک بۆ نمونە لە مۆبایلە بە تایبەت ئەتوانێت ڕسایکلی کەیتەوە دووبارە سوودی لێ زۆربەی مادەکانی ینی تەسەوڕکەن بەپێی ئەو داتانەی کە ئێستا لەبەردەستە ئەتوانین بڵێن زیاد لە 100 جا پێشەوە بێ ئاماژە بۆ بین ئێستا لە جیهانە با بڵێن شەڕێکی زۆر شاراوە هەیە لەسەر ئەو با بڵێن کانزانی کە پێوترێ کانزا بە نرخەکان معادنی نادر کە بە تایبەتی ئەو شەڕە زۆر مەخفیە لە بینی لە نێوان سین و لە بینی ئەمریکای باڵ کە بەشدارە لە با بڵێن بەرەو پێشبردننی بواری زیرەکی دەست کرد بە پێ و داتانی لە بەردەستاتوانین زیاد لە 100 ئەم کانزا ناوازانە تەنها لەم ئامێرانە دەستمان کەوێتەوە یان با بڵێن بابەتی چکە باسکەین وەکو کانزای با بڵێن کە زۆر بە نرخ ئەمڕۆ ئەوە تا با بڵێن بە تا ئەم ڕۆژەوە ئاڵتوون گەیشتۆتە نرخێکی خەیاڵی کە لە مێژووە تۆمار نەکرا لە زوربەی ئەم ئامێرانەیە طبعاً ئەوەی کە بە زمانی ساداگەر بڵین ئەنتیگرێت و بابەتانی کە دانرێ لەسەری بۆی کە ئێمە بتوانین کاری پێ بکەین لەسەر کە هەمووان بینیمانە دڵنیام زۆربەی زۆرمان بینیمانە لەسەر بۆردێک دانرێ ڕەنگی سەوزە کە هەمووی وەکو خەریتە ئەوە زۆر کاتیش پێوترێ خەریتە با بڵێن ئەمە CPD با بڵێن CPD پێ بڵێن لە دەستەواژە ئینگلیزیەکەی کورتکراوەکەی تەسەور کە 1 تۆنی قەبارەی لەو پرنتد کار سرکت بۆردە
ئەم خەریتەیە 1 تۆنی قەبارەی سێ هێندەی تقریبان لە هەندێک شوێن گەیشتونەتەوە 3 هێندەی ئەو شوێنانەی کە نەکوەکو کانی ئاڵتون بەڵام ها لە قەراخ ڕووبار و دەریاکان ئاڵتون دەرەهێنرێت با بڵێن کە لەمەکە ئاوا بێژێتەوە و پارچەیە شتێکی تایە تۆنێکی قەبارەی لەوە 3 هێندەی تۆنێک لەوە ئاڵتون لێ دەسەکرێت بنمونە یعنی ئەمە تەڵەن بۆ باسێماکەم بەڕاستێکە ئەگەر بێت و کاری لەسەر بکرێ ئەمە هاندانێکی زۆر ئەوەیە یعنی با بڵێن ئەگەر بە زمانێکی هۆ بێڵین کە هەموو کەس تێبگا مغریە ئەگەر کاریە سەرکرێ بەڕاستێکی ئەتوانین لەو دەست پێ بکەین بۆی کە هاندان زۆر گرنگە ئەم بابەتەش بەڕاستەکەی بابەتێکە هەموو سێکتەرەکان تیا بەشدارن سێکتەری پیشەسازی تەندروستی ئابووری هەمووی تیا بەشدار یانی سە من ئەو ژمارانی کە کەمێ لەمەوە پێش باسم کرد بەڕاستەکەی تقریبان بەزەندە کراوە نزیکەی زیاد لە 65 ملیارد دلار وەکو وایە لە دەستمان چوو بێ لە جیهانە کە ئەم بابەتانە وەکوتمان تەنها نزیکەی 125 ڕەنگە فەقیری لە چەند وڵاتێکە لە ینی بڕێکی زۆرەوە پارێ بەڕاستەکەی ئەگەر بێت و با ئێمە وا وێنایی بکەین ئەگەر تەنها 125 وەکوتمان کەمترە 125 با بڵێن 125 کاراسانی 125 نەبووە زیاتر بووە لەکوێ ئەم مەترسیانە مەترسی پاشماوە ئەلکترۆنیەکان ینی تەکنەلۆژیا ئەزانم ئەم داتانە بەخوا هەتا باسیکی کەم ئەم هەراوای سەرچێکی بەسیتم کردڵە تا 2030 74 ملیۆن ڕۆژانە بەس مۆبایل لەواچە فڕە بدرێت لەوە لەو ڕێژە شتی لە 120 ئەگەر ڕیسایکل ئەم ژمارانە ئەگەر بەردەوام بێ بۆ زانیاری و تا 2030 وەکوتمان ئێستا ئاخرداتا 65.3 ئەرگات 82 ملیۆن ئەگات ئێمەی کورد لەکوێ بەڕاستەکەی ئێمە لە دوورەوە سیرکەین بەڵێ ئێمە نابێت لە دوورە سیرکەین ئێمە نقصانیمان زۆرە بەداخەوە وڵاتانی پێشکەوتوو کە وەکوتمان ئەگەر چی بەو ڕێژەکەمەش هەیەە بەڵام لە ساڵانی نەوەتەکانەوە پێشەوەی ئەم تەکنەلۆژیایە کە بەم شێوازە خێرایە پێشەکەوێ لەو کاتەوە بۆن منە یەکەم کار کە بێ بیکەین بۆن منە ئێمە لێرە کەنیمانە دانانی ڕێساوی یاسایە ئێمە تەنانەت تا ئێستا بەداخەوە پێناسەمان نییە بۆ خۆڵ و خاشاشی کارەبایی و ئەلکترۆنی چونکە پێناسە زۆر گرنگە بەڕاستێکی لە پێناسۆ ئێمە توانین بەرەو ئەو بڕین اینجا ڕێساوی یاسامان هەبێ پاشان ئەم ڕێساوی یاسایانە ئێستا باسی ئەگەر زۆر باسی وڵاتانی پێشکەوتوو بکەین لە ساڵی 1990 یەکێتی ئەوروپا جۆرە کۆمیتی چەندانە کاری سەرەکی و کۆمیتێ چی بووە دیارە ئەم ئامێرە ئەلکترۆنی و کارەبایانە هەندێ بابەتی زیانبەخشی تایە کە نەچوینە سەری من زیاتر باسی بابەتە باشەکانە چکە بابەتە با بڵێن زیانبەخشەکانی وەکو چی وەکو با بڵێن قوڕقشمی تایە جیوەی تایە هەندێ بابەتی تایە کە بنە ئەچنە خانەی دایۆکساینەوە دایۆکساین ئەو بابەتانن کە تەنانەت بەڕاستەوخۆ تووشی نەخۆشی خراپمانەکە وەکو نەخۆشی شێرپەنجە نەخۆشیەکانی هەناسە نەخۆشیەکانی دەمار من نامێ زۆر بچم و بابەتەوە بەڕاستەکەی لە بڕی پسپۆڕی وبارەی تەندروستیەوە توێژینەوە زۆرە لەسەری هەندێ بابەتی تیا بابەتی ئەچنە خانەی بابەتە خەتەرناکەکانەوە 1200 با بڵێن ئەم کۆمیتیە دروست کراوە بەس بۆ ئەوەی کە ڕێگری بکە لە کەمترین بەکارهێنانی ئەو جۆرە مەتریاڵانەی کە ئەچنە خانەی بابەتی خەتەرناکەوە لە ئەمێرەکانە ینی سەیریکەوان لە کێوە بیریان لێکرد لە کاتێکەمە تا ئێستا ڕێساوی یاسامان نییە و ئەوەشی کە هەمانە زۆر گشتگیرە ئێمە پێویستە زیاتر قوڵ بینەوە تایە بەڕاستێکی ئەمە وەکو لایەنی حکومی وەکو لایەنی با بڵێن گشتیش باسی بکەین کە هەموو سێکتەرەکان وەکوتمان بەشدارەتیایە بە هاوڵاتیکی سادەشەوە بابەتی ڕۆشنبیری زۆر گرنگە ینی ئەگەر نمونەیە باسکەین لە وڵاتی خۆمان کامە دیسان لە جیهانی شایچەکە لەو فاکتەرانەی کە بەشدارە لە کۆبوونەوەی زۆری ئەم پاشماوە ئەلکترۆنی و کارەبایانە و بۆ ژمارانەی کە ئاماژەم پیا لە سەرتاوە کە وەکوتمان سێ هێندە زیای کردووە نەبوونی ئەو ڕۆشنبیریەی کە ئەم بابەتە بۆ بەکار نهێنینەوە شەرت نییە بۆ ئەمان مەبەست بێ ئێمە لە ژینگەیە
ریوزمان هەیە بەکارهێنانەوە و ریسایکڵمان هەیە کە دوشتی جیاوازن بەڕاستیەکەی دیارە هۆکارێکی کەش هەیە ئەم با بڵێن ساهر ئەو تابلێتی کە بەدەستی جەنابتەوەی ئەگەر سبێنێ مۆدێلیشی تازەتر بێت یەکسەر تۆ فڕێی ئەوە هێنی ڕاست ئەمە در تاڵ هیچی لێ ناکرێ هەرە بە کەڵەکەی ئەمە چی کارەکات لەسەرەوەی نە ئەوە نەکەین ڕۆشنبیری بەڕاستی والله حتما وڵا کاک توانایت تۆ ساڵانە مۆبایلێکی تازە دەرەچێ بەس ئەبێ بی لەوە بکەینەوە عینداتەکان ئێمە وابیری لێ بکەین چەند یەتە هەرێمی کوردستان ئێمە تەنها بەکاربەرین ئەماناچێتەوە ڕسایکلی بەڵێ ڕاست فاتا بێ بیر بکەینەوە هەر بۆمانێت ئێمە ژەر کەڵاکی جارێەوەیکێکە لە با بڵێن کارە ساتەکانی وڵاتی خۆمان کەس چییە؟ کواڵەتی کۆنتترۆلمان نییە بەڕاستی ڕاست ینی زوربەی زۆری ئەو بە تایبەتی ئەمێرە کارەباییەکان کە یێتە وڵاتی ئێمە بەڕاستیەکەی کواڵەتی کۆنتترۆڵێکی ئەوە نا لاوازمان هەیە بەڕاستیەکەی هەموو شتێ داخڵە بێت ڕاست ئەگەر بیبەستنەوە بە سەرەتای قسەکانەوە یاخود بە یەکەم خاڵەکە باسم کرد کەوتمان نەبوونی ڕێساوی یاسا کواڵەتی کۆنتترۆل لەسەر ڕێساوی یاسا ئیژەکات ئەگەر تۆ ڕێساوی یاسان نەبێت کواڵەتی کۆنتترۆل ناتوانێت بەڕاستی نەکەناوی خۆی بەخۆیەتی کۆنتترۆلی کواڵەتی ناتوانێت کۆنتترۆلی بکات ێ بەدڵنیاییەوە تۆ یعنی سار ئەو تابلێت و با بڵێن ئامێرە زیرەکانە تەکنۆلۆژیاکە گەشتۆتە ئاستێک تۆ سەیری مواسەفاتەکەیەکەی سەیری ئەو ڕەوشەیەکەی دەڵێ زۆر ئەمە زۆر شتێکی باشە وەختێ بەکارین تەماشاکە ئەوە نییە ڕاست ئەمە تەمەس ئەوەی کە نووسراوە بەس خەڵەتان نە بێگوم باشە لەوانەوە نەزانین بەڵام کواڵەتی کۆنتترۆلە بێەوە بزانێت زۆر ڕاستە دەست خۆش لە کاکتوانە بگومان پرسیاری تر زۆر مابوو کە قسەی لەسەر کە ئینشەڵا بۆ دەرفەتێکی تر دەست و چاوە خۆش بەمان دوومان دەستان خۆش بەسپاس.